بۆ ڕزگارکردنی کۆترێک مەرگی بە چاوی خۆی بینی. ئەمە چیرۆکێکی ڕاستەقینەی پاڵەوانانەیە کە ئەمڕۆ گەنجێکی زاخۆ ئەنجامی داوە. چیرۆکەکە بەم شێوازە بووە. کۆترێک لەناو ڕووباری خاپوور باڵەکانی لێکناوە و کەوتووەتە گیانەڵڵا. بەڵام کاتێک گەنجێک لێەوە تێدەپەڕەت دەیبینێت بۆیە خۆی ڕوود دەخاتەوە و دەچێتە ناو ئاوەکە و ژیانی کۆترێک ڕزگار دەکات. بەڵام بەهێزی شەپۆلەکان ژیانی گەنجەکە دەخەنە مەترسیەوە و خەریکە دەخنچێت. دواتر تیمەکانی ڕزگارکردن لە بەرگری شارستانی زاخۆ دەگەنە شوێنەکە و گەنجەکە لە مردن ڕزگار دەکەن و دەیگەێنن بە نەخۆشخانە. ئەمە چیرۆکێکی پاڵەوانبازیە و گەنجەی زاخۆیە کە چیرۆکێکی ترمان بیر دەخاتەوە. دەوترێت جارێک کەسێک لە بیابانێکدا لی دەقەومێت و زۆر تینووی دەبێت، بۆیە بیرێک دەبێنێت و دەچێتە قوڵایی بیرەکە ئاو دەخواتەوە. دواتر کە دێتە سەرەوە دەبینێت سەگێک بە هەمان شێوازی ئەو تینوویەتی، بۆیە دەچێتەوە ناو بیرەکە و بە پێڵاوەکانی ئاو دەهێنێت بۆ سەگەکە و تێرئاوی دەکات. دواتر خوا لە پاداشتی ئەو کارەی لە گوناهەکانی خۆش دەبێت. ئەم چیرۆکەی ئەمڕۆژ کە گەنجەکەی زاخۆ تۆماری کردووە هەمان ئەو چیرۆکەی گیانبازی و مرۆڤانەیە کە لە چیرۆکە جوانەکانی مرۆڤاتی دەهەن.